گوده بریز هپیویناد سالی 1996 تم و هنرمند دنگخوش و نمر مرزی رزازی و ناصر رزازی و خوشناو لسیدنی هاتیه کرن داریم بریز و هجیا استل گلمس هنرمند کردی بناو بانگ بریز ناصری رزازی مرزیا خان و بریز رزگار خوشناو کاکا ناصر و مرزیا خان و کاکا رزگار پیشکی سپاس بو ام چوپی کوتنی لگل ازگهی استراليان راديو ايج 2 AM بشی کردی سپاس بو ایویش کاک مصطفى که او هلتان بو ڕەخساندین بتوانین دەنگی خۆمان بە ئەو کوردانەی کە دانیشتووی وڵاتی ئوسترالیان بگەێنین. مەرزیا خان ئێمە ji تۆدا دەست پێ بکەن ئێت و وەکو هونەرمەندەکە ئافرەتی کورد دکاتی ئەمڕۆدا چی ئاستەنگ ئان پرۆبلێم لە پێش ژنی کورد هەیە؟ پرۆبلێم یەکجار زۆرە. ئینسان ناتوانێت دەست لەسەر چی دابنێ یا لە پێشە بەچی دەست پێ بکە. دیارە زۆر بەداخەوە کە کۆمەلگای ئێمە نەیتوانیوەکە ژنی هونەرمەندی زۆر بێ زۆر بەدەگمەن یعنی بە قامکی دەست ئەتوانێ ئینسان بیژمێری ئەوە نەکەمن مشکڵەی سەرەکی بەڕەئی من دواکەوتووی کۆمەلگاکەمانە کە ئەو مەیدانەی بۆ ژن ئاوەڵە نەکردووە کە بتوانێت ژنیش وەکو پیاو لە ئاستی هونەرە بەشدار بێ نەخوێندەواری ئەو نظامی حاکم کە لە کوردستان بووە لە هەر پارچەیەک بەنەوەی ئەوانە بۆتە هۆی ئەوە بەر بەژن بگرێ بۆ پیشاندانی هونەر و زەوق و عەلاقەی خۆی اینجا دوای ئەوە ئێمە ژنی شاعرمان نەبووە ژنی موزیکوانمان نەبووە ئەوانە هەمووی لە خۆیان مشکڵن ئینسان کە ئێوێ من وەکو ژنێک دەست بۆ گۆرانیەکەم دیوانی هەموو شاعرەکانە بێ بگەڕێم بۆەوە شعرێک ببینمەوە شعرەکە مناسب بێ باش بێ بیخوێنم هەروەها بۆ ئاهەنگ دروستکردن گۆرانی بێژەکانی تر نەڵێینەوە تاکەی ئەمە بەردەوام بێ چون بەداخەوە پیاوەکانیشمان بەناوبانگترین گۆرانیوێژی پیاومان هەمیشە وەختە دەستی پێکردووە بە لاسایکردنەوە بووە باشە مەرزیا خان زۆر کەس دڵێن دوو هونەرمەند ئان دوو نووسکار ئان دوو زمانزانەی کورد نەتوانن گەل یەکوتر ئیش بکەن ئان کار بکەن ئێت و کاکا ناسر چوونی لەگەڵ هەو کاری هونەری دەکەن بەڵێ خۆی لە خۆیان ئەو قسە زۆر ڕاستە چونکە دائیم تەزادی فکری هەیە لە نێوان ئەو دوو کەسا کە ئیشەکەن بەیەکەوە بەڵام من پێم باشە ینی ئەو تەزادە ئەو فەرقە کە لە بینی ئەو دوو هونەرمەندا ئەو دوو کەسە هەیە باشە چونکە ئەوە خۆی لە خۆیان ئەتوانێت بێتە هۆی پێشکەوتنی کاری ئەو دوو کەسە اینجا بە تایبەت دەگەر ژن و مێردیشبی دیارە مشکڵاتی خاصی خۆی هەیە من نامەوێستە بڕۆمە ناو جزئیاتیەوە شتێکی پریواتە پێم خۆش نییە باسیکەم بەڵام ڕاستە ئەوە شتێکی ئاسان نییە دوو کەس بتوانێت بەیەکەوە بەڕاستی کار بکە ئێستا بەرێز ناسری ڕەزازی پرسێکی برسن کاکە ناسر دە ساڵی 94 تەسەر لێدانی ئوسترالیا کرد و ئێستاژی 97 دە ئەم 3 ساڵین ڕابردوو کار و خەباتی توی هونەری دە چ قۆناغێدایە منی شەروەها لەگەڵ سڵاو ڕێز بۆ ئێوەی خۆشەویست و تەواوی ئەو بیسەرانەی کە لە وڵاتی ئوسترالیا گوێ لەو ڕادیۆیە دەگرن زۆر سپاسانەکەم هیوادارم کە هەمیشە هەر هەبن بۆ خزمەت بەگەلی کورد من لەم 3 ساڵەدا کە یعنی لەو کاتەوە کە هاتوومەتەوە ئوسترالیا 94 و ڕۆشتومەتەوە هەتا ئێستا کاری هونەریم بەردەوام بووە لە تەواوی وڵاتان چ لێرە یعنی لە دەرەوەی کوردستان و چ لە ناوەوەی کوردستان بەڵام بۆ مەسەلەی دانە دەرەوەی کاسێت یا بەرهەم پلانی کەم دەتوانم بڵێمەوە بوو بە 2 ساڵی پڕ کردوتەوە کە من هێشتا هیچ بەرهەمێکم نەداوەتە دەرەوە ئەوەش بەمانای ئەوە نییە کەشتی تازەم نەبێ یان گۆرانیم نەبێ نە لەسەر ئەوە وەستاوە کە من نامەوێت بە تەنیا کیبۆردێک یان سازی ئلکترۆنیکی کار بکەم حەزەکەم بە موزیکی لایف بە موزیکی زیندوو بەو سازانەی کە بە تایبەت لە لای خۆمان بۆ گۆرانی فۆلکلۆر و بۆ گۆرانی کلاسیک و هەروەها گۆرانی بە تازە بەکار دەبرێن کاری هونەری بکەم منیستە گۆرانی تازەم زۆرن
گۆرانی فۆلکلۆری نەخوێندراو و چ گۆرانی تازەش کە خۆم دامناون وەکو شعری شاعرە گەورەکان بە تایبەت مەسەلەن مامۆستا گۆران، هێمن، شێرکۆ بێکەز، حەمەسایی حەسەن، لەتیف هەڵمەت، عەبدوڵا پەشێو، ڕەفیق سابیر شعرم لەسەر یانێ گۆرانیم لەسەر شعری ئەو شاعرانە داناوە. هیوادارم ئەگەر بکرێت و موشکلەی پرۆبلەم و گیر و گرفتی ماڵی بهێڵێت هەتاوەکو ماوەیەکی نزیک من دەبێت چەند سیدیم بێتە دەرێ، یعنی لە ڕاستیدا دەبێت 3-4 سیدیم بێتە دەرێ جیاواز لە سیدیەکی مەرزیەوە بۆ خۆی باسی دەکات. بەڵام لەگەڵ ئەوانەشدا بەداخەوە دیسان پرۆبلەمی کار و باری هونەری لە دەروی وڵات زۆرە بۆ ئەوەی یەکێتیەکی هونەرمەندانمان نییە، یەکگرتووی لە بێن هونەرمەندەکانانم نییە. ئەو کات مشکلەی گەورەمان مشکلەی ماڵیە کە ئێمە مەسەلەن بۆ نمونە ئەڕۆین بۆ وڵاتێک بۆ پرۆگرام یا بۆ حەفلە ناتوانین موزیکێکی تێر و تەسەل و پڕ لەگەڵ خۆمان بەرین. پرسێکیش کاکە ڕزگار خۆشناو بپرسن. کاکە ڕزگار تەکەی دەست موزیکەی کوردی کرد؟ من لە ساڵی 1968 یەکەمین جار دەستم بە موزیک کرد لە شەقلاوە، تقریبا 27 ساڵێک دەکات. کاکە ڕزگار من باوەڕم لە نێزکی 10 ساڵن کوتل وڵاتی ئەوروپا گومانە زیاتر دە دەست موزیکەی کوردی کردی. ئێستا موزیکەی کوردی لە چ قۆناغیدا دەرباست بە؟ من 10 ساڵنی من 16 ساڵە لە ئەوستریا لە ئۆتریش نەمسا. ئەو ڕۆی موزیکی کوردی زۆر زەحمەتە پیا و حکمێکی وا بدە، چونکە نازانی کوردستان ئێستا لە بەرباری ئابووری لە بەرباری سیاسی ئەو وەزعی کوردستان بەڕاستی وەزعی موزیک یەکجار پەرێشانە، وای هاتووە کەوا گڕوپی گەورە نەمێنێ، هەمووی بۆتە یەک کیبۆرد و یەک سنتیسایزەر و کابرا مۆزیکاکە لێدا بەخۆ دەستی شایی دەکە لەگەڵی. وەزعی دەرەوەی وڵاتیش ئەوەیە هەمان مشکلەی سیاسی نیە بەڵکو هی مشکلەی داراییە هی پارە کە نەتواندرێ گروپێک دروست بکرێ. طبعاً کە خەڵک دەڵێ بۆ گروپێک دروست ناکرێت زۆر سەهلە بە قسەکردن، بەڵام وەرە تۆ دوو هونەرمەند کۆکەوەکە بتوانێت یەکیان لە ئەڵمانیا یەکیان لە سوێد لە شوێنێکی سێمین وڵات یەکتر بگرنەوە لەگە مۆسیقایشکە بۆی بتوانن لەگەڵ یەک ئیش بکەن. ینی هەر جارێ سەفەرێک کە کابرا تەکلیفی 500-600 دلار دەکات بەس تایارەوانەی. ئەم پرسەکەیش مەرزیە خانی بپرسن. مەرزیە خان بێگومان هونەرمەند نفسکار ملکی گەلی کورد بگشتینە، بەڵام لە کاتی هونەرمەندێک بێگرێدان دە ئیدۆلۆجیاکی ئان سیاسەتی پارتیاکیدا چ تەئسیر لە کاری وی هونەری دەکە؟ ئەو قسە زۆر ڕاستە. هونەرمەند متعلق بە ملەتەکەی خۆیە. بەڕێئی من ئێمە تەجروبەیشمان هەیە، چونکە هەم من هەم ناسر هەردووکمان ماوەی چەند ساڵێک پێشمەرگەی کۆمەڵی زەحمەتکێشانی ئێران بووین. ئەو سەردەمەکە ئێستا گۆڕاوە ناوەکە بە ناو حیزبی کۆمۆنیستی ئێرانە. ئێمە لەسەر ئەو باوەڕین ئێوە لەسەرەوە ساق بووینەوە کە هونەرمەند لەبەر ئەوەی خەڵک خۆشی ئەوێ فەرق ناکات. ماشاکەی لە کوردستان ئەو هەموو حیزبە کوردیانە هەیە بە کۆمەڵی ئێران و حیزبی دموکرات و پێکاکە و یەکێتی و پارتی و هەموو ئەو حزبانەی کە هەیە لە کوردستان دەنگی گۆرانی بێژیان پێ خۆشە. ئەوە گۆرانی بێژەکەش بە گۆرانی بێژی خۆیان نەزانن. لە نەتیجا ئەو گۆرانی بێژە بەڕێئی من باشتر ئەوەیە کە خۆی دەربەست لە ئەختیاری هیچ حزب سازمانێکا دانەنێ، ئەتوانێت وەکو عاتفە لەباری عاتفی ئەتوانێت سازمانێکی خۆش گەرەک بێ. ینی ملەتی کوردی ژەوێ احترام دابنن بۆ ئەو هونەرمەندە، نوویسکار بێت، موزیکوان بێت، گۆرانی بێژ بێت، احترامی بۆ دابنن کە عەقیدەیەکی وای هەیە. بەڵام کارەکەی هونەرمەندەکە وا ئیجابەکات وا حکومەکات کە بێلایەنی خۆی دەرببڕێ بەرامبەر بەم پارت و سازمانە، چونکە بە زەرری تەواو ئەبێت، چونکە خەڵک لێ دڵخۆرە بێ. گۆرانی وێژ هونەرمەند بەعام بە خەڵکەکەی و هونەرمەندە بە خەڵکەکەی و قەدر و حرمەتی هەیە. وەختێ من خەڵکم لێ بڕەنجێ ئەو کاتە من کێم؟ باشە ئێستا کاک ناسر بپرسن پرسەکە ممکنە تۆزێکی زۆر کۆنە، بەڵام بۆ زۆر کەسان گومانە گرنگ بە. لە ساڵی ڕابردوو کاتی شەڕ نێوان پارتی و یەکەتی دەستگەهی دەنگی ئەمریکادا ئەندامی شەرەفی پارتی دیموکراتی کوردستانی عێراق ڕەت کرد.
زۆر کەس رەخنەلت و گرتن و زۆر کەس دڵێن گرێدای بە ئیدۆلۆژیەکیدا ئەو ڕاگەاندنی تو چ تەسیر لە کاری توی هوەری کرد بەر لەوەی کە جوابی یان وەڵامی ئەو پرسیارە بدەمەوە من خۆشم پێشتر کاتێک کە پێشمەرگە بووم پێشمەرگەی کۆمەڵە بووم و ئەو زمانی پێشمەرگایەتیە ئەوەی قەستم کۆمەڵە بێ ئەو زمانی پێشمەرگایەتیە بە سەردەمێکی پڕ لە شەرەف و شانازیە زانم بۆ خۆم و هەر ئەو دەمەش ڕئیم ئەوە بوو کە ئینسانی هونەرمەند ئینسانی شاعر ئەوانەی کە مڵکی میلەتن ئەوانەی کە میلەت حرمەتیان بۆ دادەنێ سەر بە هیچ لایەک نەبێت یان نەبێ بە بڵینگۆی سازمانێک یان نەبێ بە بڵینگۆی حزبێک منەوە هەمیشە ڕئیم ئەوە بووە بەڵام ئێستاش خۆم من پەشیمان نیم لەو هەڵوێستەی کە بەرامبەر بە پارتی گرتم چونکو لەو کاتەدا ئەگەر هەر کەسێکی تریش باە بە جێگەی من ئەو هەڵوێستەی دەگرت و زۆر کەسیش لە ناو ئەندامانی پارتیدا هەبوون کە لەوانەیە ئەگەر پرسیاریان لیان کردبا هەر ئەو وەڵامەشیان دابایەوە بەڵام شتێک کە زۆر گرنگە ئەوە بوو بە تەجروبەیەکی زۆر گەورە بۆ من کە من جارێکی تر وەکو ناسی ڕەزازی وەکو ئینسانێک کە میلەتی کوردگەلی کورد منی خۆش دەوێت لە بەرامبەر هیچ حزب و سازمانێکە هەڵوێست نەگرم من لەوێدا بەو نەتیجە گەیشتم دیسان بۆ جاری دووهەم ئەگەر هونەرمەندێک بیەوێ وەکو خۆی بمێنێتەوە دیارە واقعەیە کە هەر ئینسانێت توانێت خاوەن هەڵوێست بێ سەر بە هیچ لای و سەر بە هیچ حزب و سازمانێک نەبێ من ئەگەر یەکێتی نیشتمانیش ئەو کارەی کردبا چونکو بەداخەوە لە کوردستانی بندستی عێراقیستە دوو حزبی سەرەکین یەکێکی پارتی یەکێکی یەکێتیە ئەگەر یەکێتی نیشتمانیش ئەو کارەی کردبا و من شەرەفی ئەندامەتی یەکێتی نیشتمانیم هەبا دیسان هەر ئەو کارم دەکرد بەرامبەریان باشە و من ڕەخنەم لە حزبەکانی تریش هەبووە بەڵام کاک ناسر زۆر کەس دڵێن هەردوو لای تووشی غەڵەتی بوون بۆچی تە بەحسی لایەکی کرد لای تر نەکرد من اتفاقا بەحسی ئەو لاشم کردووە بەڵام ئاوەها پێش نەهاتووە کە تەلەفۆنم بۆ بکەن یان بەحسم لەسەر بکەن من چاویشم لە هەڵەکانی یەکێتی نیشتمانی نەپۆشاوە ڕاستەکەی بەو نەتیجە گەیشتوم کە هونەرکاری هونەرمەند بێ سیاسەتیشکاری ئەوانەیە کە سیاست دەکەن چونکو بەداخەوە سیاست بەرەو پشتی بۆ نیە لەوانەیە سبەی ئەوان ئاشت بنەوە ئێمە لەم نێوانەدا خەجاڵت بێ کاکە ناسر کاکە ڕزگار مەرزیەخان ئێمەش دڵ و جانەوە سپاسکن بۆ ئەم چاوپێکەوتن پرسی آخر ئەمە کە سبەی کۆنسێری ئێوەیە لە شاری سیدنی ئێوە چی ئامادەکردە بۆ جالیەی کورد و ئێوە چی دخوازن بۆ کوردەکانی بڵێن بە کورتی ئەمش کاک ناسردا دەست پێی بکەن گەلێک سپاس وەڵا من پرجار د پرۆگرامێدا دعالیە خەلکی ینی دعالیەن گۆهداردا من بیستیەک و ژمەگلی و گازندی دکن دبێژن گاوەکو وە دچن سەرسانێ لە پرد بە گۆڤند و خەلکیژی گۆڤند دکن نکارن و ئانژی ناهێنن کومە گۆهداریە سترانێن وە بکن مە ئەو جار ئەم هەرسێ و ینی مامۆستا ڕزگار و من و مەرزیە ئەم دخوازن هەندێک ژوان سترانێن کەون کومە گوتیە باشە کاکە ناسر کاک ڕزگار خەی شتێکی بێ لە ئاخری حەز دەکەم زۆر سپاسی کوردیش کۆمیونیتی ئەوەی ئێرە بەزیەخان منیش وەکو ناسر و کاک ڕزگار خۆشناو پڕ بەدڵ سپاسی کۆمیتەی کۆمەڵگای کوردی لە ئوسترالیا ئەەکەم بۆ ئەو دەرفەتێک بۆیان ڕەخساندین بێنە ئێرە چامان بۆ کوردە ئازیزانێکە لە ئوسترالیا ئەژیکە و لە بەرنامەیان بۆ ئێمە جێبەجێ کرد زۆریان سپاسەکەم وە منیش وەکو خۆم هیوام ئەوەیەکە اختلافاتی ئیدۆلۆژی هەر لایەک هەر کەسێک هەر شێوەیەک هەیەتی من وەکو یەکێک وەکو ژنێکی کورد و یەکەمین جار هاتوومەتە ئوسترالیا حەز ئەەکەم ئەمشەو بێتە ڕۆژێک بێتە ڕۆژێکی تازە بۆ هەموو لایەکمان هەپەڤین ساڵی 1970 ژێرا مستەفا خەلیل لەگەڵ هونەرمەندە نەمر مەرزیە ڕەزازی و ناسرێ ڕەزازی و ڕزگار خۆشناو لە سیدنی هاتوو پێشکەشکردن ئەو بەشێک بوو ژە هەپەڤینەکی درو درێژ بوو بەڵام شای گشت هەنگی هەردەی بەهارە